بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوتان لێبێ و کاتتان باش پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە کاتی بارینی بارانە دەسمە نێو خەڵک و گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشی لە وڵاتیانی شاری هەولێر لە بازاڕی تەیراوە. خەڵک لە کاتی بارینی بارانە کۆمەڵە یادگاری هەیە، بەشێکیان حەز دەکەن چاڵاکی جیاواز ئەنجام بدەن، بەشێکیان بە تایبەتی لە شەواندا کۆ دەبنەوە پەیوەندی بە خزمان و دۆستانی خۆیان دەکەن. بۆ بەشێک لە خەڵکی ئێمە بەشێکمان حەزمان بە هەندێک خواردن هەیە بە تایبەتی لە زستاندا ئەو خواردنانە تایبەتن. جا من بەگشتی گفتوگۆ دەکەم لەگەڵ بەشێک لە وڵاتیان لەسەر بارینی باران با بزانم ئەوان چەند دڵیان خۆشە و قسەی ئەوان لە کاتی بارینی بارانە چییە. بیسەر و بینەرمان بن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشن إن شاء الله. صباحك بخير أستاذ ساوم. يا خو باش بن. ئەو جەوەی ئێستا پێ چۆنە چەند لەلات جەوەشی خۆشە؟ والله گەشەی زۆر باشە، بارانە نعمەتە، هەنی خێر و وێرە بۆ هەموو ملەتی کوردستان. باران خۆی نیعمەتە کە باران دەبارێت و چەند دڵت خۆشە؟ زۆر 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 دڵم پێ خۆشە. زۆر باڵێ ئارێ زۆر باش. بەتاکید کە باران دەباریتن بابزانام زیاتر حەزت لە چییە؟ دابنیشی تەماشای بارانێ بکەی یان بچێ بەر بارانێ یان ئەو کاتی چایشی بخۆیەوە قاوەش بخۆیان حەزی تو لە چییە لە کاتی بارینی باران؟ والله حەزی من لە کاتی باران دلم زۆر خۆشە، حەز دەکەم بێمە دەرێ. ئارێ والله بەڵێ. چی یادگاریەکەت هەیە کە باران بباری بە بیرت بێتەوە؟ بەخوا یادگاری پێشان یادگاری زۆر جوان بوو، هەنی لە ساڵی 90ەکان لە شتاکان باران چ بە ڕەحمەت دەباری زۆر چاک بۆ وەختی. ئەو کاتی بۆ نمونە دەچووە مەکتەبێ دەچوێ ئیش و کار باران لی دەدای؟ طبعا دەچوینە ئیش دەچوینە مەکتەب باران دەهات بەفر دەهات. بەڵێ بەڵێ بەتاکید. لە کاتی بارینی بەفر و بارانە چووە مەکتەبێ قەت بۆ نمونە قەلبت هەموو تەڕ بووبووی سەرمات بووبی یان نەخۆش کردی؟ بەڵێ تاڕ دەبووین نەخۆش دەبووین بەڵێ. ئارێ والله زۆر باشە. با ئەمە کۆتا پرسیارم بێ کە باران دەباری چ خواردنەک حەزت لێ بخۆی؟ ئەو خواردنە کوردەواریەکانە یان کفتەیە یان با بڵێم دۆڵمەیە یان دۆغەوایە سەر و پێیە چ شتێکت حەز؟ والله یار خواردنی کوردەواریە، کفتەیە، دۆڵمەیە. ئارێ والله بەڵێ. زۆر حەزە کفتەیە. بەڵێ بەڵێ. عافیتتان. السلام عليكم. عليكم السلام بەڕێز باش إن شاء الله. زۆر سپاس بەخێر بێن. یاخۆ باش بی. باشش خۆت داپۆشیوە تا سەروان نەوی. ئەرێ وڵای سەرمایەکە خۆشە، هەرچەندە عەزمان لە سەرمایە پێویستمان بەو کەشەیە. بەڕاستی باران نعمەتە بۆ هەموو کەسێک، بۆ هەموو فەلاحێک. بەڕاستی ئەگەر باران نەبی گوزەرانەکە خۆش ناوی. بەڕاستی ئێمە هەموو کەسێک داوامان لە دەرگای ئەڵڵایە داوا دەکەین کە باران ببارێ ئینشا ئەڵڵا، بارانی بە ڕەحمەت. چەند دوعات کردی؟ ئەوە دەکەم من زۆر تایبەت و باسی ئەوت کرد. دوعا چەند دوعا ئەوە نییە من لە شاشە و یان لە شوێنێک باسی بکەم، دوعا لە ناخەوەیە. ئینشا ئەڵڵا خودای گەورە لێمانی وەرگرتووە و بارانی بە ڕەحمەتی بۆ ئێمە باراندووە و ئینشا ئەڵڵا بەردەوامیش دەبێت تا ئەو کاتەی پێویست دەکا. ئینشا ئەڵڵا. کە باران دەباری با بزانم گۆڕانکاری لەسەر بازاڕێکی دروست دەکا هیچ؟ واللهی گۆڕانکاری بەتاکید دروست دەکا بازاڕەکە، یعنی ئەو بڵێ چۆڵ دەبێ بەس ئینشا ئەڵڵا هەتا ئەو ڕۆژەی باران پێویستەرەوە چۆل بێ بەس لەبەرەوەی باران ببارێ. من زۆر دڵم خۆشە گەر هیچ بازاڕی من نەبی تەنها باران ببارێ. خوای گەورە هەم دوکانەکەت پڕ خێر و بەرەکەت بکە، هەمیش ئینشا ئەڵڵا بە بەردەوامی باران دەبارێ و ئەم ساڵێکی پڕ باران دەبێ. لە کاتی بارینی باران با بزانم حەزت بە چییە؟ بەڕاستی لە کاتی باران ئەمن بەڕاستی زیاتر عەزم بەوەیە بە کۆبوونەوە لە ماڵەوە دانیشین بە جەماعە، ئەمە عایلەیەکی گەورەین بڵێن لەگەڵ خوشک و برایەکان و لەسەر یەک سفرە نانێکی گەرم بخۆین. ئەو کاتە دانیشین و وەشکە بە کابرا تورکمانی هەوڵێ ئەڵێن ئەگلانجە وەکو دانیشت بۆ خۆمان قسەی خۆش بکەین و بابەتی دنیای و ئەو شتانە تەنها ئەوە خۆشە زستانە ناشەوی درێژە. شتێکی جوان بەبیری نامە ئەو دانیشتنە چەند گرینگە، ینی بۆ نمونە خەڵک
پەیوەندی بە خوشی خۆی بکە بە برای خۆی بکە دەوعاتی بکە بە تایبەتی لەو کەشانەی کە ئێستا زستانە شەو درێژە بێکەوە دابنیشن پەیوەندی کۆمەڵاتیشیان بەێستر دەبێت بە تاکید وایە ئێستا لە ڕۆژانی تر شەو ڕۆژ فەرق دەکات چکە لە دستانان ئەمە وچی بڵێ ئەلانەکەم دەخوای لە پاشەنگۆ ئەمەلیە دایخەم هاتە دوای نوێژە عسر نێمەوە ئەو کاتە لە ماڵم بێزار دەبم ڕۆمیشم دەجوولێت تەلەفۆن بۆ برایەکەم دەکەم بۆ خوشکم دەکەم و شەو لێک لەلایەک کۆ دەبینەوە هەمووش لە لای دایکمە یعنی مەسەرەن لقی سەرەکی دایکە یان باوکە و ئەمرم باوکم نەماوە بەستەنها دایکە لەوێن دەرکۆ بوو کۆ دەبینەوە و بەیەکەوە دادەنیشی و نان خواردنەوە یعنی شەوی درێژ بەیەکەوە بەڕێوە دەکەین خۆشترین شتی زستانان ئەمەیە زۆر باشە شەوان زیاتر حەزت لە چیە لە زستانان مەقسەد هەیە شێلمە هەیە پاقڵی دەخوا هەیە دەرەیە ئەتوو حەزت بەچیان وڵی من هەر سێکان دەخۆم یان ئەگەر شەوەک شێلم بێ شەوەکەی تر دەرەیە ینی بە زیاتر ئەم دوانە و الحەمدلله هەموو ماڵەکی ئێستاەتی چکە بەڕاستی ڕستقەکانی زۆر ئەرزانن ئەمە لە بازاری تەیراوین تەیراوار هەموو شتێکی هەرزانە بەڕاستی هیچ یادگاریەکەت هەیە لە کاتی بارینی باران بەبیرت بێتەوە وەخوا یادگاری من ئەوە بووە حەزم لێ کاتو کە باران دەبار یادگاریمەوەی لە تەیرا و لافاو دەبوو ئینشاءالله و سەرچاچیان کردیا غارمان دەدا شیاکان خڕکەوە بە سەریعی بینەوە ژۆرە خۆت کۆکەوە ئەوە بوو یادگاریەکانمان دەنا یادگاریمە تەنها شکرانەی خوا دەکەین بارانی بە ڕەحمەت بۆمە بباری. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته بخير بسر ساعة إن شاء الله بخير ببرازي سباس دكم باشش خۆ داپۆشی وەتا سەرماد نەبێت بتاكيد والله بما خوش باران بارينك خوش دل خوش براستي بس وقت بيموتي يعني او بارم بارين رجي زياد زرمندي بو فقيرانه دكي براستي بما خوش يعني عقمت تمشاشي ربكاكا او خلق زور زلمندي همو صالي يعني زور زليان بيدكي براستي بس دوکاندارەکانی بازار تێرا دوکاندارەکانە و ڕسق فرۆشەکانە و عارەبانەکانە ئەوانەیە زۆری بەڕاستی بارانی زۆر دەباری لافاو دروست دەبێت بەتاکید لافاو دروست دەبێت وڵای چاشیان کردیە بەس هێشتا چاکردنەکەی تەواو نەکراوە بەڕاستی پێویست نییە وەکو پێویست نییە بەڕاستی ئێستا داواکارینگۆ ئەوەیە کە بێن یانی چیتان بۆ بکەن وەڵی داواکاریمان ئەوەیە یعنی تەمەشا و بازاری تێراوی هەموو ساڵێ ئەوە بەڕاستی ئەو وەسعەکەیتی ئەوجا پێمان خۆش داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین چاپۆش بۆی بکە یعنی لۆمان تۆزی چاپ بکە و تێراوی پێم خۆشە بزانم لە کاتی بارینی باران ئەتۆ حەزت بە چاڵاشێکە ینی بۆ نمونە پیاسەی بکەی لە بەربارانێ یان تەمەشای بکەی یان شتەکەی حەز دەکەی بیخۆیەوە بۆ نمونە خاوەیە چایە نیسکا بەتاکیت ئەو شتانە خۆشە ڕۆژی باران سەرما یعنی نیسکافی و قاوە شتانە خۆشە بەس بە شەر تەمەشا دەکەی هەر خۆ من ناتوانم خۆشی لۆ خۆم بمێ خۆشی ئەو خەڵکەشە بەڕاستی وایە یانە من وەک کابراایك ساق تەکسی ئەلێرانەمە ئەو ماڵیشم لەو تەنیشتەیە ئەلێرانە هەراوندش ئەیزستانان یان لە کاتی بەتایبەتی کاتی بارینی باران ئیشی تەکسی چۆنە والله تۆزی زعیف دەبی لەبەرەوەی بەوەی معاشەکە کەمە بەڕاستی یعنی خەڵکەکەش سەرمایە ئەوەی مۆزوعەکە تۆزیشکان. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. خوش بيا وسلامات بيا. پێم بڵێ دەم بە خەندەی هەردەم ئاوای أنا والله 20 ساعة دم بخدم بخوي. إن شاء الله هەرەوە بخوي أفهمه. سلامت کە يا ربي. چەند مشتریەکانت دڵیان بە تو خۆشە والله زور زۆر زور أنا والله. یاخوا لەش ساغبی تەندروست باشبی پێم بڵێ لەگەڵ بارینی باران بازارت کووە بقول عاد دارك شورا أو زنازم. زۆر أنا بس دل ما خوشة ما دام بارانك لباري الحمد لله. دلت خۆشە ببارێت أنا طبعا عندي. زۆر باشە کاتێککە باران دەباری حەز دەکەی چ بکەی زیاتر والله عندك حق خوشة هبكم. بۆ نمونە چ دەکەی ینی تەمەشای بارانی دەکەی لەلایەکی یان پیاسەی بەربارانی دەکەی بخوي ده سوريا بعد. أو رسمي شو مزديش بقول عن باران نبغى بس واحد ما دي حتى إيه جت مناوي. أنا والله. ئەی پێم بڵێ بزانام چی یادگاریەکەت بەبیر دێ لە کاتی بارینی باران لە گچکەی لە گەنجێتی والله جارة شي بارانك بو لا زادي لا وانا رجتم نمزاني مسرها والله كتمة نمز يا أخي إيه بوقوا يعني بقول عاد لو جات قال يخوش يا أتبني له تجسم بقواش المعركة إنك بدسم خوش مسبوط كتبوا أتطير كتمة نمز يا أخي ئەوش مەگە أنا خانە بقول عاد هات مولي راسل ونخوف قريدو
خافت يا کە ربي باران دەوای بەبیرت دێتەوە انا بخوي خوا سەلامت خافت يا ربي ئەی ئێستا بە تایبەتی شەوانی زستان چەند گرینگە ئێمە بتوانین بیخۆزینەوە بۆ عیبادەت والله بۆ بە تایبەتی شەوەکەی بۆ شەو نوێژ و ڕۆژەکەی بۆ ڕۆژوگرتن زۆر گرنگە. زستانان باشەوە زور قريقة انا والله زور قريقة سعودية خوصة عدت عبادة بيقول ما انا ئەی لە شەوانی زستانە ئەنگۆ دادەنیشن کۆ دەبنەوە بێکەوە والله الزور دا نشي انا والله انا والله چەند خۆشەوە هەموو بێکۆ دادەنیشن خردا بنەوە والله بخوي زور خوصة زۆر خۆش انا خوا سەلامت خافت يا ربي خوالت ڕازی بێ. خافت يا ربي زستانان هەندێک خواردن هەیە تایبەتە طيب تبري ئەتو حەز لە چیان خواردنی والله يا معظم نباق ليه ولا شيء غمق يا شێڵغەم باق وش غمق بقص بزاق فلوس مصدر زۆر باشە ئەی خواردنی بۆ منەوەکو سەر و پێ کفتە ئەوانە چەند حەز لێ والله او حد او تايبة تخوي هي بل ولا حاسس ليها حەز لە چیانێ زیاتر والله ابن عزم لك لفتي زور ئەوە ئەلێرە بە داچم داران دەیم کاکە کفتەی لە حازرکەن داچم کفتەی لە حازر دراوي هنا خوا سەلامت خافت يا ربي تعال خوالت ڕازی خافت يا ربي مصطفى زەوەکە خۆشەویە چەند گرینگاوە کە بە تایبەتی زستان دادی ئێمە خۆمان باش داپۆشین سەرمامان نەبێت أري ولا وەنیە استانا خير بركته ولا خێر بەرەکات أري ولا خير بركته ئەیکە ئەو ڕووباران باری چەند دڵت خۆشە والله باران نعمتي خويا نێمەت أري ولا چەند دوعات کردی خوا بارانی ببارێنی والله زور زۆر دوعات أري ولا ئێستا دوعاکەت قبول بوو دڵ خۆش أري ولا درم خوز زوز خوش یا ڕەبی هەمیشە دڵت خۆش بیتە ئەی بازارت لەگەڵ بارینی خويا باران بزيادي والله بازايز عيبينيا باشا. لا بزيادي قەناعاتت پێ أري ولا زۆر باش گرینگە قەناعاتت هەبێت. أري ولا نعمتي خويا هزار سميتن زۆر باشە کە شتێک لەگەڵ خۆت دەبێەوە بۆ ماڵەوە چەند دڵ خۆشە چەند ئەرێ حەز بە ئارامی دەکەی بقرآن دبي لقر بالروي لەگە بڕۆ أري ولا زۆر باش زستانان حەزت بە چییە تو بقرآن استان نعمتي خويا مەقسەدم حەزت لێە پیاسی بەربارانێ بکەی تەمەشا بکەی بنووی چ بکەی بقرآن ما يكو عزي. هلا هلا أما هلا يشي من أري هلا ولا يشي. أتا يا واري باش قەت لە ڕۆژی باران بارینە نەخۆشکەتی زور زاج ليش؟ نخوش كتنيا ليش؟ أري ولا زۆر زار نەخۆش أري ولا زور زاج نخوش كتنيا هر هاتني شي هەر هاتی أري ولا هر هاتني کە سابەت یعنی بژێوی ژیان و ناچاری کردی هەربی وەنیە أري ولا هذا يبي شي ئینشاءڵە لەش ساق دەبێ و إنشاء الله، خوادت إن شاء الله. پارێزێ و بەڕێزی بەخوا. ئیش و کارت پڕ خێر و بەرەکەت دەبێ الحمد لله شكرا عندي رئيستي سلام علیکم سلام ورحمة الله حواڵتان باشن باشە توی یا ڕەبی باش بی ساڵ ئەو ڕووکە باران باریە چەندرێت خۆشە وڵی دڵم زۆر خۆش جێژ نییە جێژنێ بەڕاستی زۆریشم دوعا کردیە زۆر دوعاکە هەر 24 ساعت دوای دەکەم خوایە بارانکی زۆر بباری خوایە ڕووبارەکانمان هەستی خوایە کانیاوەکانمان دەربیتەوە یا ڕەبی لە گەورەیە خۆ لۆ هەموو تەیر و تار و مسلمانە خوایە بازارەکەمان ببیتەوە یا ڕەبی خوایە وڵاتەکەمان گەشەی بکە ئامین ئاری وەڵا زۆر خۆشە چەند گرینگە مسلمان ئاوا دوعا بکە بۆ بارینی باران واللهی خۆشە یا ڕەبی خوای گەورە وڵاتەکەمان ئاوادان کاتەوە خوایە وڵاتەکەوانمان پێشکەوتوو بکە خوایە لە خاتی گەوری خۆ دەغڵ و دانەکانمان گەشەی بکە هاوار خوایە خوایە بارانی بەڕەحمەتمان لەو بارینی خوایە ئامین ئەو ڕووکە دیتت باران باری دیتت دوعاکەت قبول بوو الحمدلله زۆر درت خۆش الحمد لله ئەری واللهی هەندم دوعا کردیە هاتمە دەرێ گوتم دوعاکەم قبول بوو خوایە یا ڕەبی کڕی نەکەیەوە حتا دە ڕۆژی دی خوایە ئیشاءالله بە خۆت چ کارێ وەڵا عملاتی دەکەم ئەمەلاتی دەکەیت ئەری بەخوا لە کاتی بارینی باران ئیشتان هەیەیان نییە واللهی نییە باران هیچ نییە ئەو دوعاش بەس پێمان دەکەی خۆشە، بەس والله. ئەوە ئینشاءڵە لە ئیمانەوەی ها والله، ئینسانی مسلمان حەز دەکات باران ببارێگە ئیشی ئاری نەبێت والله ئاری واللهی بەمبی هەتا 20 ڕۆژدی هەر ئەوە باران بی لە هەموو مسلمانان خوایە بەرەکەت بەسە هەموو وڵاتماندا ببارێنی هاوار خوایە لە کاتی بارینی باران با بزانم حەزت بە چییە واللهی معزم نەچبی ئەم لەمداری و عزم لە خوارد نییە خواردن حەزم چ خواردنە کورد بەس چاکە ئەم لە مشتی ئەخەزستان سەر هەندێک پێچ خۆشە مریشکە سۆر خۆشە گۆشتی عیوانی خۆشە بەس پێمان ناکرد کاکە گرانە بە سەروپیەکە لە دەری دەخۆی یان داچداران ناو لە ماری باش حاضر دەکات. ئەری واللهی ئەلی دەست خۆشی لێ دەکەی ئەری وڵی دەست خۆش لێی رازی ئەری والله لە شیوەکانی ئەری والله الحمدلله نەخوای بە زۆر زیادی. باشە الحمدلله بێجگە لە سەروپێی چیت کە لە ئازر دەکات زستانان کرد والله هەتی برم دروست دەکە هەتی ئەم لەوەی ببەمەوە ماری ئەوش دروست دەکە باش لێ ڕاز ئەری واللهی خواردنی بەتامە زۆر الحمدلله خی بە زیاد بێت
ئەی لە زستانە بە تایبەتی شەوەکان کە شەو درێژە بێکەوە خردە بنەوە بۆ منە برا و خوشک و طبعا بەس ئێستا عالەمەکە کەم هاتوشەیەک دەکات بڕک دوورە و وەزعەکە عالەم زۆر بووە و بڕک لێک بە دوور کەتینە و هەموو ئەوڕۆ زۆری خەرک لێک بۆ دوور ئەگەر لەگەیەک دابنیشن چەند زۆر خۆشە زۆر خۆشاری وەڵڵا باسی دووشتی قەدیم دەکەن کاری هەندێ ماخە پێشان دادەنیشتین هەموو ئەو شتانەش نەبوو خەسکمان دەخوارد مندارم بەبیرم دێ خورمەمان دەخوارد ئەوزە نەش بوو بشخۆی بەخوای نەبوو بە قەردمان داینا لە گومرجی هەمزار بەبیرم دێ بە قەردی زۆر خینێ بابمان داینا ڕەحمەتی خوایان لێبی بە عسیرە خورمەچیان داینا لە عەفتایەکان بە قەردی هاوینێ بۆچی دەغر دەدرواوە ئەو جار بە گەنمەکبانی و عەربەبا تەنەکەک با دایانداوە ئەرێ بەخوا ئەو شتانە هەبوو ئەتوو تەمەنەکەت هەیە بابزانم چی یادگاریەکەت هەیە لەگەڵ بارینی بارانە چیت بەبیر دێتەوە بەخوای یادگاری وەچی باران دەباری ئەوڕۆ تەلەفۆنم کرد لۆ گوندی ڕووبار هات بوو هیوایەتم بوو پێشان ڕووبار دەهات هەندی ئەو کەبرانە ئاو سواری سێک دەبوو لە ڕووباری کەس نەدەبێت لێبدا دەمانوێ بگەڕێتەوە ئەو گۆدی ئەوەندە دوعای دەکەین خوایە یعنی ئەو کاتت بەبیر دێتەوە ئەو کاتم ببیر تەلەفۆنت کرد بۆ خەڵکی گوندی ئەری وەڵڵای ئەوڕۆ سبەینی زوو تەلەفۆنم گوتم زام ڕووبار و کەنتەستانە گوتی ئەری وەڵڵا هەموو وا سنەی دێت ئەری وەڵڵا قەلبت هەر ساوت ماچەکەم ڕێزت ئینشاءالله خوای گەورە باش دەینی لە هەموو مسلمانان خوایە وڵاتمان ئاوەدامتەوە لە دەرد و بەلایان دوورمان کەی خوا لەو خاتی گەورە عەزەمەتی خۆت هەر دوعای دەکەین هەتا ئەو ڕۆژێ دەمری هەر دوعای دەکەین ساوت ماچە عليكم السلام ورحمة الله. باشنی ئستاز دەبینم دەم بە خەندەی زۆر پێم خۆشە کاتێککە خەڵک دەبینم ئاوا دەم بە خەندە بێ ئەتوو هەردەمەوە یان زۆربەی کات والله ما ژیان چییە ژیانێک مردنی لە دوابیتن ینی لۆ تۆ درد 24 ساعتی خوای نیوچوان گرژ بیتن لۆ بە در بە خەندە بە ئەگەر ئەوڕۆ لەو زوروفەی کابرا محتاج نەبیتن ینی چتەوە خلاص بوو یعنی محتاجش بیتن بەڵام ئەوەش خواوەی کردیە ینی ئەوش کار کردەوەی خوایە ئەوڕۆ باران باری چەند دری تو خۆش واللهی ئەمە لەگەر دری خەڵکی داینە خەڵک دری خۆش ئەمەش درمان خۆش ئەمەش پێمان خۆشە بارانەکە باریە ئەمەش پێمان خۆشە بەرەکەتی خوایە و هاتی تا لە بۆمان هاتیە و ئەو باران بارینە بەس خۆ لە بەس لە بۆ فەلاحینە لە بۆ هەموو خەڵکانێکە لە بۆ هەموو خەڵکانێکە لە بۆ منە کە ئاوم زیاد دەبی لە بۆ منە جەوەکە دەگۆڕێتن لە بۆ منە بۆچی کابرێک وتنیایەکە سەوز دەبیتن کەسک دەبیتن یعنی هەوایەکە خۆشتر دەبیتن یعنی ئەو بارانە ڕەحمەتی خوایە بەڕاتی ڕەحمەتە زستانان بە تایبەتیش لە کاتی بارینی باران هەز بە ئارامی ناکەی طبعا کو هەز بە ئارامی ناکەری کو ما ئارامی کووە ئەگەر باران نەبیتن ئەتو 24 ساعت درتوە چ تورەجە بزمارانە درت تۆندە دیکو هێشتا پار هیچ کە ساڵی بیان درت تۆند بوو تۆند بوو هیچ گۆڕانکارێک لەسەر بازار دروست دەکاتن بە قورآن بە خۆی هەموو شتێک یعنی چاکەشی هەیە و خراپەشی هەیە دەبینی کە باران دەباری ئەوەی کەوا ئیشی عکسی بارانێ بیتن ئەوە دەری پێ تۆند دەبیتن ئەوەی ئیشیشی لەگەر باران بێتە فەلاحدەری پێخۆشە ئەوی گۆزەش دروست دەکاتن دەری پێ ناخۆشە لەبەرەوەی ئەو لەبەر ڕۆژەیە تێگەش ئەوی سەبەی دەکاتن لەبەر ڕۆژەیە سەبەکە کابرا تاخیر بووە تێدەگە ئەو هەیە هەموو شتێک نەفعی لە بۆ هەندەکان هەیە و زەڕیشی لە بۆ هەندەکان هەیە وەلەو زەڕنی ئینشاءالله ئینشاءالله بارانی خێر و بەرەکەتە الحەمدولله ئینشاءالله کە باران دەباری بابزانم ئەو پرسیارە زۆر لە خەڵک دەکەم چت بەبیر دێتەوە والله چت بەبیر دێتەوە هەموو شتێکت بەبیر دێتەوە هەموو شتێکت بەبیر دێتەوە ینی ڕەحمەتی ینی خوا بەبیرت دەینتەوە دەرێ ئەتو لە ڕەحمەتی من مەیوس مەبە تێگەیشتی لە ڕەحمەتی من مەیوس مەبە عەبدی من لە ڕەحمەتی من مەیوس مەبە ئەگەر بێت و مانگەک باران نەهات دەڕۆژ باران نەهات دوو مانگ نەهات عەبدی من لە ڕەحمەتی ئەمە چەند جاران لە تەمەنی خۆم دیتیتمان یعنی هەتا مانجی دوو باران نەبارێ بەڵام مانجی دوو مانجی سێ ئەوەندە بارانی تێکردیە وشکە ساڵی تێنەهێشتیە وشکە ساڵی نەمایە تێدەگەی ئەو ینی ئەوە ڕەحمەتە بەڕاتی السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. إن شاء الله. الحمد لله واجب الشرف. واجبي خواهي ساو سلامتك.
بارانە و خۆت باش داپۆشی ئینشاڵڵ ئەرێ وەڵی ڕەکساردە ساردنیا ئەرێ وەڵ گرینگە ینی خۆمان باش داپۆشین خۆمان پارێن ئەرێ وەڵ هەر بۆ ئێستا لەو دەم و دەستەی ماشەڵە نەخۆشیگە لە زۆرە لە کاتی کۆڕۆنای ئەو نوع دەردە نەبوو ینی خەرگوها ئێستا ینی زۆر بەتوندی گرتیا خوا سەلامەتکە خوای گەورە هەمومان ساغ و سەلامەتکە ئەمڕۆ باران باری چەند دڵت خۆشە زۆر زۆر 100% درم خۆش بوو بارانشی گەلە چاک بوو ماشەڵڵە لە خوای بەزیاد و ڕەحمەتەش گەلە چاکات عاد کرد بوو باری تاوان ئەرێ وەڵڵا هەموو مسلمانێک دەبی بوو دوعای بکە خۆشە کاتەکە دوعایەک دەکەی و دەبینی خوای گەورە دوعاکەتی قبول کردیا بە تایبەتی بارینی باران تەبعان ئەرێ وەڵڵا فەڕاعی دەکەتە ناو درت هەست بە ئارامی دەکەی ها تەبعان ئەرێ وەڵڵا حەز دەکەی مەسەلەن ئەتو خوای گەورە جوابی دایەوە لە دوعاکان شەرت نییە هەموو کەس و شیەک بی هەیە مەسەلەن بە تەقوایە لەوانەیە لە بەخاتری ئەو کەسانێک کە تەقوایان هەیە لە بەخاتری وان باران باری لەوانەیە لە بەخات تریتوارە چیوی زیندەوەرە چیوی وەنیە ئەگەنا ماشەڵڵا بەعام خەرکە خراپ بوو یعنی نەبارینی باران زۆزار دەگوترێ یان دەڵێن لەبەر گوناهی مرۆڤەکان تەبعان ئەرێ وەڵڵا زۆر تەئسیری هەیە بڵێ ئەی بازاڕی تو لەگەڵ بارینی باران چۆن الحەمدولله بەخوای فەرقەشوان نەکردێ بەس الحەمدولله لەخوای بەزیادی کە باران دەبارێت و حەزت لە چییە یعنی وەکو خواردن شتی وایان بە قورئان قاس خۆشە مرەقم قازە ئەرێ وەڵڵا ئەوزە بابزانم لە زستان کە زستان دێ و دەڕوا چەند قازی دەخۆی بەخوای بەجێرێ ئەوە یعنی ڕێکەت توانای خۆت دوو قازە سێ ئەزەوە داوەت توشتی واش زار و بار مەسەلەن داوەت دەکەن خزم و کەس خۆشتراوە داعاتەکە یانەوەی بە قورئان تەبعان ئەرێ وەڵڵا لە داوەتەکەی خۆشترە مەسەلەن جەماعیە و قەرەباڵغی خۆشترە زۆر باشە باسی جەماعیت کرد چەند گرینگە بە تایبەتی ئێستا زستانە جەوەکەی ساردا یعنی بەپێی توانای خۆمان بتوانین خۆشەویستانی خۆمان دەوعات بکەین و دابنیشین کۆبینەوە دوو قسان بکەین دوی ئەدگاری بژێڕینەوە وڵات دەوری هەیە قەدیم خۆشەکەی چ بووە هەر ئەوها بووە مەسەلەن خەرێک هاتووە یەکتری کردی خزم و کەس برا ئامۆزە بەسکا ئێستا مناشکری نارم وچی جاران نمایە کە دادەنیشین قسە لە یەکدی دەکەین درمان خۆش دەبی وەنیە دوو سبعتان دەکەین دووشتان دەژێڕینەوە ئەرێ وەڵڵا چاود مازە ئەی کە کاتێک باران دەباری ئەتوو دەچێ بەربارانێ تەمەشای دەکەی یان حەز دەکەی و کاتی بارینی باران بنووی پێم خۆش بزانم بە قورئان کاتی باران دەباری ساردا خۆشە ینی نێورانە نەها پاش نێورانە بنووی هەتا عەسری ئەرێ وەڵڵا ئەخە ئیشەکە وا نامینی مەسەلەن ئەتوو خەرکە زۆربەی زۆری لە ژۆری ناتە دەرێ مەزبوری بوونی خۆشە ئەی خۆنگۆ هیچ زەرەر زیانتان پێ ناگات لە خوای بزار ناوە لە ئەو سارەکە بە ئەوەند برێن ئەو بارانەکە کەم بووە ئەو شەو باران هەبوو هیچ مشکلە نەبوو لە خوای بەزیادی ئەی ساڵین ڕابردوو چێشتان هەبوو تەبعان ئەرێ وەڵڵا بارانێک باری بە شەو خەومانێ دەکات هەر فکرمان لەسەر ئێرانە بجادەی ئینشاڵڵا ئەو سارەکە هیچ زیانتان پێ ناگات ئینشاءڵڵا تەمای خوای السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته خير بك. سلامت بی باشی هەیە وەنیە بارانێکی باشیش باری خوا لێت بەزیاد بی و نیعمەتی خوایە بەخوا بەرەکەتی خوایە ینی باران بەخۆمان خراپین باران لێ دوا ئەکەون ینی نەبارینی باران خەتای گوناحەکانی مەیە گوناحەکانی مێ مرۆڤ خراپ بووە دنیا هە دنیای قەدیمە بەس مرۆڤەکان خراپ بووینە ینی بەعام شتی خراپ هەیە برا کەیفی بە برای نایە سەردان کەم بووە کەس ناستەکن نەخۆشی ینی ئەوم بایلەوای لە خەرکەی کردیە هەر چی لەو ئەوەی کردە مرۆڤانە ئەدی ئەوڕۆ کە باران باری ئەتوو چەندرت پێخۆش بوو هەر زۆر بەخوای دانیسپێنێ نهاتم لە خۆشە نهاتمە بازاڕی لە خۆشە ئارێ وەڵڵا لە خۆشە نهاتم ینی هەر دوعاش چەند دوعا کردیە وەڵڵا بێغایەت دوعام کردیە زۆر لە خوای بەزیاد بی حەزت لە بارینی باران هەر زۆر وەڵڵای 24 ساعت پێ خۆشە باران بی 24 ساعت ئەهرێ وەڵڵا زۆر باشە کە باران دەباری بە چ مەشغوڵیەت و بە سەرخاڵی وەڵڵاهی ئەگە بینە بازار و خەرش بازاری دەبین ئەگەر نا لەمارێ دەبین و کاتی بارینی باران لە دیار سۆبەی یان حەزت لە پیاسەیە لە گەڕانە لە مارێ من حەز لە مارێ ئارێ وەڵڵای 24 ساعت لە مارێ وەڕز ناوە هەر لە مارێ هەر لە مارێ وەڵڵا ئەی زستانان و بە تایبەتی کاتی بارینی باران هەندێک خواردن هەیە زۆر خۆشەوە نیە سەر پێ شتش لە مەنیەکان بەعام خۆشن
تشريبه يعني وشتانە خۆشم سەرروپێت لە حاضر دەکەن والله هو یان لە دەرێ دەیخۆی نا والله بەتەماوە بردیتم و نبی خایەنیشان کردەوە لۆکەی والله ئەزا ئەوەی ئەوە مارە دەزانم وا سەلامەتیکە بێزگە لە سەرروپێی چیت کە دەخۆی والله ئەم بەعام خواردنەکان بەخوای زۆر شکرم هەموو شتی دەخۆم ئارێ والله بەقسەدەم ئێستا بۆ نمونە کە زستاندانی دادێ بەشێک لە خەڵک دۆ غەوای دەخوا هەیە دەرێ والله دۆخەوای ناخۆم بەس نیسک خۆشە نیسک خۆشە کفتەیە کفتەیە ئەزا شلەمەنیەکان بەعام خۆشن یعنی زۆر باشە ئەی شەوان بزانم بەچێ بەڕێ دەکەی شەوانی زستان والله ئەلێرە تا دەڕۆین برین درەنگ دادەی هەل لە مارێ ئەگەر برێن بسمە مارێ ئامۆزایەک ماری خستمەکەگەنا هەل لە مارە دەم ئەی بازار چۆنە لەگەڵ بەخوای بازار عیدی خوایە ڕسق کە باران دەباری باشترە ئاگۆریادی باشترە ساردبی باشتر دەڕوە ئیشاڵڵا ئیش و کارەکەت پڕ بەرەکەت دەبیت سەلامەت بیا خۆ بەخێرە سەر چاوم ئینشاڵڵا ڕەحمەتی شادێتە خوارێ و ئیشاڵڵا خوایە باران ببارێ لە لادێ و لە شارێ لە سبێنێ تا ئێوارێ بەلێزمە بێتە خوارێ خۆشەویستان و ئازیزان ئەوەی کە گوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بەگشتی وڵاتیان زۆر دڵخۆشن بە بارینی باران مرۆڤ کاتێک دەبینێ باران دەبارێت بەشێکیان حەز دەکەن لەبەر باران بن هەیەە حەز دەکا سەیری باران بکە و بارینی بارانیش بەڕاستی لەبیر نەکەین نیعمەتی خوای گەورەیە کاتێک ئێمە لە وشکە ساڵی نەجاتمان دەبێ بێگومان خوای گەورە ئەمە ڕەحمەتێکە بە ئێمەی بەخشیوە بۆیە هەمیشە با لە نزاکانمان دوعای بارینی بارانی تێدا بێت بۆی خوای گەورە بەرەکەت بخاتە ژیانمان و بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیمان کاتێک باران دەبارێ بەشێکمان حەز دەکەین لە ژوورەوە بین هەمانە حەز دەکا لە دیار سۆبەی بی پەشمانە حەز دەکا خواردنەکی بەلەزەت بخوا ئەوزە هیوادارە مەنگۆ هەمیشە دڵتان خۆش بی هەمیشە لە کەشێکی ئارامدا بن دڵتان ئاسوودە بێ تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ